کێشەکە لەوەدایە کە حکوومەت ڕێکەوتن دەکا ڕێکەوتن لەگەڵ حکوومەت دەکا و حکوومەت هەرێمی کوردستان بەڵێ ڕێکەوتن لەسەر بودجەی ساڵی 2021 لەگەڵ حکوومەتی عێراق کراوە. هەر ئەوە درێژە پێدەری ڕێکەوتنە کۆنەکەیە کە دانراوەوە بەشەکەشی لە ڕەشنووسی بودجەی 2021 لە ئێستا هاتووە. بەڵام کێشەکە لەوەدایە کە هەندێک لایەن ئەو لایەنانەی کە نوێنەریان لەناو پەرلەمان هەیە ئەمانەنە کە هەندێکجار کێشە دروست دەکەن بۆ ئەو ڕێکەوتنەی کە لەنێوان دوو حکوومەتەکە کراوە. یعنی کێشەکە ئێمە لە لای حکوومەتی عێراقی نییە، لای ئەو هەندێک لایەنی سیاسیە هەندێک لایەنی سیاسیە کە دانوێ کێشە دروست بکرێت. ئێمە وەکو پەرلەمانی عێراق لە هەوڵداین کە گفتوگۆیەک دروست بێت لە نێوان هەموو لایەنە سیاسیەکان چ بە کوردی چ بە عەرەبیەوە بۆ ئەوەی ئەو ناتێگەیشتانەی کە لە نێوانیاندا هەیە ئەو کێشانەی کە لە نێوانیان پێویستە ئەوە نەمێنێەوە. چەندین جار ئێمە وەکو سەرۆکایەتی پەرلەمان بانگێشی لایەنەکانمان کردو بۆ ئەوەی کە ڕێککەون لەسەر شێوازێک بۆ ئەوەی ئێمەش لەناو پەرلەماندا بتوانین ئەو یاسایانە تێپەڕین. ئێستاش ئومێد دەکرێت کە واشاندێکی سیاسی لە هەرێمی کوردستان سەردانی بەغدا بکە لەگەڵ لایەنە سیاسیەکان ئەمانە زۆر بەڕوونی و بە ئاشکرا گفتوگۆ بکەن. ئومێد هەیە کە ئەوەی کە لە ناو بودجەی یاسای بودجەدا هاتووە لە پاش ئەو لێک تێگەیشتنە سیاسی کە لە نێوان لایەنەکاندا دەبێت بە شێوەیەکی باش تێپەڕ. زەمانە ناتوانین بڵێن زەمان ئەمڕۆ عێراق لەبەرەوەی لە بار و دۆخێکی ئابووری و ئەمنی و سیاسی ناجێگیردایە زەمانە ناتوانین بدەین بڵێن زەمانەت هەیە کە شتەکە تێپەڕ دەبێت بە دڵنیاییەوە. ئەم پرۆژە یاسایەوە زۆربەی پرۆژە یاساکانی لەناو پەرلەماندا گفتوگۆیەکی زۆر تێر و تەسەڵ و قوڵ و زەحمەتیشی لەسەر دەکرێت. بەڵام ئێمە وەکو نوێنەرانی کورد لە هەموو هەوڵ و تەقەڵای خۆمان دەدەین و شانبەشانی ئەو گفتوگۆیە سیاسیانەی کە لایەنە سیاسیەکانی عێراق لەگەڵ شاندی سیاسی هەرێمی کوردستاندا دەکەن ئێمە هەوڵ دەدەین کە ئەم یاسایە تێپەڕێت و بەنسبەت پابەندبوونی هەرێمی کوردستانیش هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی ئێمە دەزانین و ئاگامە لێیە لە مێژە لە سەرەتای ساڵی 2019ەوە و لە سەرەتای ئەم کابینەی نوێیەمەوە بە فەرمی پابەندی خۆی ڕاگەیاندووە.